ڕابوونی ئیسلامی و بە دیاریکراویش کۆمەڵی دادگەری کوردستان پێش و پاش ڕاپەڕین و لە خەباتی چەکداری و مەدەنیدا هەمیشە نمونەیەکی باڵای خەمخۆری بووە بۆ خەڵک و خاکی کوردستان و لە ترۆپکی خزمەتدا ماوەتەوە. مامۆستا عەلی باپیریش وەک تاکە کەسایەتی کوردستان کە توانیوێتی باگراوندی ئیسلامی و سیاسی و چەکداری و ڕۆشنبیری پێکەوە کۆبکاتەوە و بیخاتە خزمەت دین و ژینی گەلەکەیەوە لە هەشتاکانی سەدەی ڕابردووەوە خوێندنی زانکۆی بەرەوچیاکان بەجێهێشتووە و چەکی شەرەفی بەرگری دژی بەعس کردووەتە شان. لە دوای ڕاپەڕینیش سەرکردایەتی جوڵانەوەیەکی چەکداری کرد بۆ بەرگری لە شوناس و ناسنامەی ئیسلامی گەلی کوردستان و دواتریش لە مەیدانی خەباتی مەدەنی و پەرلەمانی و حکومیدا ئەسپی خۆی تاودا. لە دوایین وتاریدا کە لە شاری ئامەدی باکووری کوردستان پێشکەشی کرد. مامۆستا عەلی باپیر بە پۆشاکی کوردیەوە ڕایگەیاند گەلی کورد ستەملێکراوە و لە مافەکانی بێبەش کراوە. کێشەی گەلی کورد لە یەک وشەدا خوڵاسە دەبێتەوە، ئەوی بریتێ لە مەزڵومیەت و مەحرومیەت. واتە گەلی کورد ستەمی لێکراوە و مەحروم کراوە لەو مافانەی کە گەلانی دیکە لیان بەهرەمەندن کە بریتێ لە مافی چارەنووس و بە ئازادی و سەربەستی لە خاک و وڵاتی خۆدا ژیان. مامۆستا عەلی باپیر لە وتارە مێژوویەکەی دیاربەکردا کۆماری مەهاباد، شۆڕشی ئەیلول و دواتریش ڕیفراندۆمی بە نمونە هێنایەوە کە کورد پشتی بە زلهێزان بەست، بەڵام هەرزوو زلهێزان لەبەر بەرژەوەندی خۆیان پشتیان لە کورد کرد. هەر بۆیە یەکگرتوویی کوردان کلیلی چارەسەری کێشەکانە. ئەلبەتە ئیسلامیش ساڵی 2016ش مامۆستا عەلی باپیر لە تورکیا جەختی لە دانپێدانان و فەراهەمکردنی مافەڕەواکانی کورد لەو وڵاتە کردەوە و ڕایگەیاند لە ئیسلامدا هەموو نەتەوەکان لە یەک ئاستدان. ئەلبەتە ئیسلامیش تێکگیرانی نییە لەگەڵ ئەوە کە ئینسان وڵاتی خۆی خۆش بوێ، نەتەوەی خۆی خۆش بوێ، بە تەنجەوە بێ و خزمەتی بکە، بەڵام بەبێ دەمارگیری و بەبێ ئەوەی کە لەسەر حیسابی میلەتێکی دیکە میلەتەکەی خۆی فەرزکە و خەڵکی دیکە وەکو بندەست وە بە هاوڵاتی پلە دوو تەماشا کورد ئەوەندە کوردە کە تورکە عەرەب عەرەبە فارس فارسە ئەفغان ئەوەی دی هەمووان لە یەک ئاسداین هیچ کەس بۆی نییە داوای کوێخایەتی بکە بەسەرەوی دیکەدا. بەم ڕوحێتە جارێکی کە ئێمە دەتوانین بگەڕینەوە بۆ ئەو برایەتەی کە کاتی خۆی مای عیزەت و سەربەرزیمان بوو. ئەم گوتارە دڵسۆزانەی سەرۆکی کۆمەڵ نوێ نییە، بەڵکو 33 ساڵ لەمەوبەر و لە بەردەم ئەنجومەنی پارێزگای هەولێردا مامۆستا عەلی باپیر وتی پێویستە چارەسەری کێشەی کورد بە دەستی کورد و لەسەر خاکی کورد خۆی بکرێت. واللهی هەست و شعوری ئیمانی نەبێت، هەست و نەستی لە خواترسان نەبێت، ناتوانێت دڵسۆزمان بکە بۆ میلەت لە کاتێکدا کە قازانجمان لە خیانەتدا بێت. بە هەموو لایەکمان نەبێت هیچمان بۆ خۆمان پێ ناکرێت، بە هەموو لایەکمان نەبێت بە یەک دەستی یەک دەنگی نەبێت هیچمان پێ ناکرێت. چارەسەری کێشەی کورد دەبێ بە دەستی کورد بکرێت لەسەر خاکی کورد، بە دەستی خۆمان نەبێ گرەی خۆمانمان بۆ ناکرێتەوە. مامۆستا عەلی باپیر و ڕەوتە سیاسیەکەی لە سەرجەم وێستگەکانی 4 دەیەی ڕابردوودا دڵسۆزیان بۆ خەڵکی موسڵمانی کورد سەلماندووە و لە پێناو ئەو دڵسۆزیەشدا باجی گەورەیان داوە کە دیارترینیان پەراوێز خستن و شەهیدبوونی سەدان کادر و پێشمەرگە و نزیکەی 2 ساڵ زیندانی خودی مامۆستا عەلی باپیر بوو. بەڵام ئێستا و ئەوسایش کۆمەڵ و سەرۆکەکەی دەربەستی باجدان نەبوون و کۆڵیان لە بیر و باوەڕی خۆیان نەدا.